بەناوی خی گەورم میرەبان ئازانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەیکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە. ئەمڕۆ دەستپێکی چوارەمین یاریەکانی چامپیۆنز لیگە، پاڵەوانێتیە نوێەکەی چامپیۆنز لیگ، ڕکابەریە نوێەکەی چامپیۆنز لیگ. ئەمڕۆ کۆمەڵێک بابەتی ترمان لەسەرم پاڵەوانێتیە نیوەیە پێ دەڵێت کە ئێمە ئەمساڵ یەکەم ساڵمانە ئاشنابین بەم جۆری پاڵەوانێتیەوە ئەو سیستمەی کە بارودۆخەکەی پێ بەڕێوە دەچێت. کۆمەڵە یاری گرنگمانەیە لەمڕۆکە ئەنجام ئەدرێت و کۆمەڵێ یاری بەهێز بە تایبەتی لە گرنگترین ڕوبەڕووبوونەوەکان دوو ڕوبەڕووبوونەوەی لوتکەن کەوان ڕوبەڕووبوونەوەکانی لیڤەرپوڵ و بار لیڤەرکوزن لەسەر یاریگای ئەنفیلد رۆدز و ڕوبەڕووبوونەوە مێژوویەکەی دوو خاوەن زۆرترین نازناوی چامپیۆنز لیگ و دوو پڕدەستکەوتوترین یانە لەسەر ئاستی چامپیۆنز لیگ لەسەر یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ کەوی ڕوبەڕووبوونەوەی هەردوو یانەی ڕیال مەدریدی ئیسپانی و میلانی ئیتالیە لەسەر یاریگای بەرنابیۆ. ئەمە دوو ڕوبەڕووبوونەوەی تایبەتن، بەڵام بێگومان ڕوبەڕووبوونەوەی گرنگی دیکەشمانەیە لە یاریەکانی دیکە کە دۆرتمۆند پاژۆ بارودۆخە نەخوازراوە میوانداریش تۆرم گراتسەکە. وەلەیەکێکی تر لەو ڕوبەڕووبوونەوە بەهێزانەی کە من ئەمڕۆ ئەمەیە قسەیەکی لەسەرکەم ڕوبەڕووبوونەوەی مانچستەر سیتی و هەروە ڕوبەڕووبوونەوەی سپۆرتینگ لیشبۆنەیە پێکەوە. بەڵام پێشەوەی دەست پێ بکەم کۆمەڵێک هاوڕێ بە نامەی تایبەت ئاگاداریان کردمەوە لە ڕووداوێک و ئاگاداریان کردمەوە لە بابەتێک کە سەبارەت بە تەڵی ئۆفسایدەکانی بەرشەلۆنە لە خولی ئیسپانی کە گوایە ڕۆژنامەنووسێکی ڕۆژنامەی مارکا باس لەوە دەکات، دەڵێ ناوبژیوانەکانی ژووری ڤار تەکنیک بەکارێنن لەم ئۆفسایدانەی بەرشلۆنە بۆی هێرشبەرەکە پێشەخەن و بەرگری کارەکە دوا دەخەن و ئەمە پەیوەستە بە قەزەکەی نیگەراوم شتانە. کۆمەڵێ بابەت هەیە بەجددی یعنی ئەیبێ دەستبردن بووی. بەڕاستی هەر میدیایە هەچ کەسێ ئەم هەواڵانە بڵاو بکاتەوانێ تەنها و تەنها دەوێت دووبەرێکی و جنێوان و ئەکتیڤی بۆ خۆی زیاد بکە. هەچ کەسێکە ئەگەر من یەکەم کەس هێڵی ئۆفساید یاریزان ببرێتە پێش شەوانێ و بەرگریکارەکانی بەرشلۆنە بێنرێتە پێشە و هێرشبەرەکە بخرێتە پشتیانەوانێ کاکە کۆمەڵێ شتی بچووک ئەکرێ بکرێ وەکو تەکنەلۆژیا و کۆم بابەتانەی کە هەیە. بەڵام تۆ یعنی ئێمە حاڵەتەکە دەبینین خۆ حاڵەتی ئۆفسایدەکانی بەرشەلۆنە ئەوە نییە پیشانی ئەمەی با دوایەوە ئێمە هیچ نەبینین لە ڕووداوە ڕاستە و خۆکە دوای بزانین هەر خۆمان پێشەوە کە حاڵەتی دووبارەکەی بینی نەزانین نەم یاریزانە ئۆفسایدەیە ئۆفساید نیە. یعنی ئیلا مەگەر شتێک میلیماتی تیابێت لەم میلیماتە ئەکرێ لەمەیان ڕوودات. بەڵام تۆ بتەوێ حاڵەتەکەی موباپی کلاسیکۆ بێنی تەوانێ بڵێ وەڵا ئۆفساید نییە بە تەکنیک براوەتە پێش شەوانێ و ئەمە فێڵە لە ڕیال مەدرید کراوە و یا بەرشلۆنە لەمەیە فێڵەکە نەوەڵا ئەمە حیچ بنەمایەکی نییە، هیچ دروستیەکی تیان نیە. ئەوەی ئەم بیانۆ دێنێتەوە بیانوویکی زۆر نامەنتەقیە، زۆر ناوەرزشیە. ئەوە بەرشەلۆنە خۆیەتی و بەرگریکارەکانی بەرشەلۆنە خۆیەتی کە ئەم پلانە بە شێوەیەکی سەرکەوتوانە جێبەجێەکەن هیچ بنەمایەک نییە لەوەی کە بڵێ وەڵا ناوژیوانی ژووری ڤار هاوکاری بەرشلۆناکە لەوەی هێڵەکەوەکە. ئەسڵەن ئەم قسەیە هەر زۆر مناڵانەیە، ئەم قسەیە هەر زۆر ناوەرزشیە، ئەم قسەیە هەر زۆر نامەنتەقیە. لەبەرەوە تکایە واز لەم شتانە بێنن باس لە شتێ بکەن کە بابەتێکی جدی بێ، باز لە شتێ بکەن کە سوود بە کۆمەلگە و بە وەرزشکاران و بە بینەری وەرزشی بگەێنێ. ئێمە حاڵەتەکان لە حەری خۆمان ڕاستەوخۆی بینین. حاڵەتەکەی موباپێمان بینیوە سوور زانیمانە ئۆفسایدە. ئەتە بۆ پێویستە ئەمە لەبە خاتیەوەی تۆ هاندری ئەمی ڕقە لە بەرشەلۆنێ دانیشی بیان بۆ من بەڕاستی ئەمە عیبێ. ئەمە قسەی من بوو بۆ هاوڕانەی کەم پرسیاریان لێکردم. ئەم شتە هیچ بنەمایەکی نییە و دیاردەیەکی زۆر ناشینەوە چ کەسێکیش لەبارەیەوە بدوێ لای من زۆر ناوەرزشیانە لەسەریە دوێ و ئەو پەڕی ناحەقی بەرامبەر بەرشەلۆنە و ئەنجامەکانی ئەو تیپە و دەستکەوتەکانی بەرشلۆنە دەکات کە ئەگەر بێت و ئەم بابەتانە لەسەری بدوێنێ. دەچمە سەر یاریەکانی چامپیۆنز لیگ، بەڵام پێشەوە حەزەکەم کۆمنتێکیش لەسەر پریمەر لیگ بم
بۆ هەموو کات ئێمە باس لەوە دەکەین پریمەرلیگێکێکە لە بەهێزترین خولەکان یا بۆ نمونە زۆر هاوڕێش قسەیەکیش لەسەرمە زۆر هاوڕێڵێ وڵات تیپەکەی من چێژبەخشە وەڵام من حەزم لە تیپێکە سێری یاریکەم متعەم پێبەخشە بۆ نمونە من سێری مانچستەر سیتیەکەم بۆ لەبەروی ئیستیحوازیتی و تۆپەکە و نازام ئاوا ڕوبەڕووی تیپە بێتەوە هەم قسە باوی کە دەوتێت خۆی ئەسڵەن لە ئەسڵی چێژ ئێمە تێنەگەشتون بە تەواوەتی ئەگەر ئێمە چێژێکی ڕاستەقینەمان بوێ لە فوتبۆڵە ئەو بوو کە دوێنێ شەو فۆڵهام و برینفۆرد کردیان تیقەت بدەن فۆڵهام لە نێو یاریگای کرافین کۆتاجی تایبەت بە خۆی یاریەکرد یاریەکە دێربیشی لەندەن بوو یعنی چەندین محاولەیە کرد بۆ تۆمارکردنی گۆڵ لەم لا برینفۆرد ناو بەناو وەڵامی یاوانێ دووسێ هێرشی مەترسیداری برد و لێشێک لە هێرشەکانیش گۆڵی تۆمار کرد بە لەدانێک لە دەرەوەی ناوچەی سزا جێمی دووەم کە هاتنەوە یاریگا فوڵهام دەستبەرداری هەموو شتێ بووە لە بەرامبەر برینفۆرد ئەویست ینی بە بەرگریەکی تۆکمە ئەم هێرشبەری تۆنە کردەوە بەرگری تۆکمەیە کردەوە لەگەڵی شابێرشی هەڵگەڕاوە یاری دەکرد یاری بە چێژە و یاریە کە دووتی بڕکابەر بن ئەوەیە کە ئاواتی پێ گۆڵێ بکات تۆ لە خولەکانی کۆتای ئەنجامەکە پێچوانە بکەیتەوە دوو گۆڵی لێ تۆمارکەی نەگەوەی تۆ بڵێ وەڵام من چێژ لەم یاریە بینم شەشوی تیپەکەم بردیوانێ وەڵامە هیچ چێژبینی نییە ئەمە هەر بۆ خۆ دانیشی پاڵەی توانێت تۆ ئەندەری ئەو تیپەی ینی هیچ هەر بۆ خۆشیە ها یاریە کە هیچ متعەیەکی تۆپی پێی لێ نابینی نەک متعەی خۆت بەڵێ ڕاستەکەی تۆ جمهوری مانچستەر سیتیت ئەیبینی شەشوی جێبیتەوە بۆ تۆ زۆر خۆشە بەس تۆ لە کۆتاییە چیت تۆ بینەری تۆپی پێی دەی ئەمەی تۆ سیریەکەی تو ئەمەی تۆ وەکو چێژ باسێکەکە ئەمە تۆپی پێ نییە تۆپی پێوەیە کە تیپەکان ڕکابەر بن کە وەڵام دەرەوەی یەک بن بۆ نمونە ئەم یارەی فوڵهام و برینفۆرد بەڕاستی یەکێک بوو لە بەهێزترین و بە چێشترین یاریەکان کە تایبەتمەندێکی گەورەیە بوو یعنی من ڕۆژی شەمە یاری کریستال پالاس و وڵڤەرهامتنم سیر کرد بەسەر یاری دۆرتمۆند و لایپزیکە بڕوا بکەن دوای مولەخەسی یارەکەی دۆرتمۆند و لایپزیکیشم بینیوانێ بڕوا بکەن یارەکەی کریستال پالاس و وڵڤەرهامتن ئەگەرچی ئەستێرەیەکی گەورە لەم دوو تیپیانە بەڵام هەموو متعەیەکی تیا بوو من ڕکابەریکی تیا بوو غەڵەتی تیا بوو شتی جوانی تیا بوو ئینفیراد فەوتانی تیا بوو گۆڵکردنی تیا بوو گۆڵی بەرگریکاری تیا بوو ڕێگریکردنی یعنی هەموو ڕووداوێکی تۆپی پێ لەو یاری وڵڤەرهامتن و کریستال پالاسا بوو چێژ ئەمە چێژی تۆپی پێ یەکلایەنە چێژی تۆپی پێ نیە ئەنجە دەچمە سەر خاڵەکەی چامپیۆنزیک و دەمێ قسێکی لەسەر کەموانێ ریال مەدرید لە ریال مەدریدەوە دەست پێ دەکەم زۆر قسە دەوتێت دەربارەی ریال مەدرید و واقعی ریال مەدرید و ئەم ماوەی کە ریال مەدرید پشوو بۆ سوودی لە هەڵەکان وەرگرت بێت ئەمە بەڵێ من دەزانم ئەنشلۆتی عادەتی ئەوەی هەیە متابعەی یارەکانی خۆی دەکاتەوە بۆی هەڵەکان دەستنیشانکە پێشتر چەندین جارەمەی کردووە تەنانەت چامپیۆنز لیگی ساڵی 2005 کە بەرامبەر بە لیڤەرپوڵ دۆڕا لە ساڵی 2007 کاتێک ڕوبەڕووی لیڤەرپوڵ بۆ ستافەکەی دانابوو بۆ چەند جارێک یارەکەی پیشان نابوونەوە و تەنانەت هەموو هەڵەکانی پێوت بوون کە ساڵ 2007 ڕوبەڕوویان بۆ بوو لە کاتی یاسای دوو یەک لێ بردنەوەنێ و نازناوەکەی دەستەبەر کرد و قەرەبووی و شکستی کردەوە بەڵێ ئەم عادەتەی هەیە بەڵام وەکوی بڵێ یاریزان تاوانبارکان نەخێرن شلۆتی بە هیچ کاتێک بە تەنیا یاریزان تاوانبار ناکە و هیچ بەرپرسیارەتێکی شکست نادا بەسەر یاریزان ئەمە یعنی من سەراحەت پێ دەڵێم لە ئیسپانیاوە بڵاو کریاک بێتەوە درویەکی شاخدارە چونکە من 23 ساڵە متابعەی ئەم ڕایەنەرە دەکەم و ئاگام لە ورد و دریشتی کارەکانێتی لە هەر شوێنێکە ئیشی کردوێ ئاگام لێتی چۆن ڕەفتارەکە ئاگام لێتی کە شکستێنێت چۆن باسی دەکا ئاگام لێتی کە سەرکەوتنێنێت چۆن باسی تیپەکەیەکاوە چێ بە ساحەبی سەرکەوتنەکان ێزانێەوە کە شکستی ژێنێ چێ بە بەرپرسیاری شکستەکان ێزانێ لەوەی کە یاریزانێک بە تەنها دەستنیشان کا بۆ شکستنە ئەم بابەتە ئەسڵی نییە ئەم بابەتە ئەسڵی نییە بەڵام ڕێنمایی دەدا بە یاریزان بۆ نمونە ڤینیسیۆس لە ماوەی ڕابردوو ئەو بارودۆخەی نوانە و شەڕانی لە نێو یاریگادا تووشێ بوو بەڵێ باسی لەوە کرد ئەوی پێویستەکە کە هێور بێتەوە پێویستەکە سەرنجەکەی زیاتر لەسەر تۆپی پێبێ بەس ئەوەی پەنجەی تۆمەت ڕاگەشێ بڵێ تۆ سەبەبی شکستەکەمانی نەوەڵام هەواڵە هیچ بنەمایەکی نییە ئەگەر حەج کەسێکیش تۆزێ لە بواری وەرزش شاورد بوو بێتەوانێ بچێت تەریخی ئەنشلۆتی بخوێنێتەوانێ با بڕوا مامەڵەکردنی لە میلان لە چێلسی
لە پاریس سەن جەرمان، لە بایر مونیخ، لە ریال مەدرید، لە ئێڤەرتۆن و دووبارە لە ریال مەدرید با بچن هەمووی بخوێننەوانێ هەمووی ببیننەوانێ خۆ لەم تیپانەیە لە زۆربەی زۆریانە ڕوبەڕووی شکستاتوەتەوانێ بڕۆ شکستێکیە بەرامبەر بە دیپۆرتیڤۆ لا کۆرۆنیا لە یاریگای دیپۆرتیڤۆ لا کۆرۆنیا بە 4 گۆڵە دۆڕێ یعنی شۆگێنەرە شۆگێنەر بەرپرسیارەتەکە هێنایە ملی خۆی بڕۆ شکستی یاری لێڤەرپوڵ 3 گۆڵەکە ئەو شەوە لەوەی کە چامپیۆنزیک بەدەستبێنێ بەڵام دوای 3 گۆڵەکەی لێکرێتەوە بە لەدانی سزا نازناوەکە لە دەستەیە بەرپرسیارەتەکەی هێنایە ملی خۆی و ئێستش کە ئاهەنگ ناگێڕێن شڵۆتی بەوەیە کاڵێت تا داوەر فیکەی کۆتایی لێنە من ئاهەنگی بردنەوە ناگێڕم چونکە ئەو یاری میلان و لێڤەرپوڵ فێری کردم لەوەی کە کەی دەتوانی ئاهەنگ بژێڕی بۆ بردنەوەی تیپەکەت لەبەرەوە باوەڕ بە هەموو شتێ مەکەن کە بڵاوەکرێتەوانێ و بە دەستنووسی هیچ کەسێکیش یەکسەر باوەڕ مەکەن ئەم شتانە ئەسڵی نییە لەوەی بەو جۆرەوێ بەڵێ پێداچوونەوە هەیە بە ڕیال مەدریدا بەڵێ پێداچوونەوە هەیە بە هۆکاری خراپی ڕیال مەدریدا بەڵام دەستنیشانکردن و تاوانبارکردنی یاریزان درۆیەکی شاخدارە چونکە ئەوە لە پیشەیەن شڵۆتی نیە ئەکرێ ڕۆژنامەیەک ڕاگەاندنێک بۆ خۆی ئەمە بڵاو بکاتەوانێ زۆر ئاسایە من نەتوانم لێرە چه هەواڵێکم بێ بەدڵی خۆم بینوس توانم بڵاویشی کەمەوانێ و بڵێم ڕۆژنامەی مارکاوای وت ڕۆژنامە خۆمتان نەچن بە دوواداچوونی بۆ بکەن ئێستا من بڵاوێکەمەوانێ ئەڵێم تۆڕی ڕێلیڤیۆی ئیسپانی ئەڵێ کێشەیەک لە نێوان پیدری و فلانکەسا هەیە و بەم جۆرێ و بەم جۆرێ و بەم جۆرێ باشە یا بۆ نمونە باسی یاریکردنەکە مەڵێم هانزفلیک ڕێنمایی یاوە بە پێدرێ بەڵام پێدری ئاوا و ئەها خۆم شتێ دروست دەگەم خۆ تۆ ناچی بە تەواوی هەواڵەکانی تۆڕی لە ڕێلیڤیۆ بگەڕێ خۆ ناچی وردەکاری ئەمەی وەرگری ناوەڵە تۆش دانیشی لە منەوانەیە ئەو میدیای تر بڵاوێکاتەوە میدیای تر بڵاوێکاتەوە میدیای تر هەل لە خۆ بێ بە هەواڵ ئەم شتانە ئەگەر بچنە وردەکارێکەوەی یعنی زۆر قورسە بەڵام تا لەگەڵی ڕادێن حاڵەتێکی زۆر زۆر ناشرینە ریال مەدرید بەرامبەر بە میلان یاریەکە یاریەم شەوکوی ئەنشڵۆتیش لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە وتی یعنی من بۆیە دایم سەرسامیم احترام و ڕێزم هیچ شتێکی لەسەر بارودۆخی یارەکە نەوت وتی لەبەرەوەی بە ڕۆژنامەنووسەکانی دوتی یاری میلان بۆ ئێمە زۆر تایبەت وتە بە تایبەتی بۆ من زۆر تایبەتە بەڵام وەڵامی باڵندۆرەکەی یایەوانێ و وەڵامێکی توند و کەمەرشکێنیشی یایەوانێ بە گۆڤاری فرانسفوتبۆڵ و جیهاد باسییان لەوە کرد ڤینیسیۆس باڵندۆری نەبردێتەوە بارودۆخی چۆنبووتی ئێمە باڵندۆری خۆمانێکی 6 بردانێ یعنی چی تحدای کردن بە بردنەوەی چامپیۆنزیەکەی کە بردیانێ لەسەر حسابی ڕۆدری و لەسەر حسابی هاریچین و بایرن و لەسەر حسابی دۆرتمۆند باسی لەوە کرد ڤینیسیۆس ئەو کاتە باڵندۆری بردەوە کە لەوانی بردەوانێ ئێمە ئەو کاتە باڵندۆرمان بردەوە کاوانمان تێپەڕان و چووی نازناوی چامپیۆنزیکمان بردەوە ئەم باڵندۆرەی تر تا ئێمە بابەتێکی ترە کە بێگومان ئەمە بزانن کە لەوەی کە نەبردنەوەی باڵندۆر لەلایەن ڤینیسیۆسۆ لای ڕیال مەدرید بە هەندوەرگیراوە و حسابی بۆ کراوە و دڵنیاش بن لەوەی کە حساباتی زیاتر و وردەکاری زیاتری بۆ دەکرێت لە ڕووی شێواز یاریکردنەوانێ ریال مەدرید من پێم وایە ریال مەدرید بە تایبەتی لە کێشەی ڤاسکێسا کە وەکو پێشتریش باسم کرد هەتا گەڕانەوەی ئالابا بۆ ریال مەدرید ڕەنگە دۆخەکە هەر بە قورسی یاریەکان بەرێتەوە چونکە ڤاسکێس ناتوانێت 90 خولە یاریکان ناتوانێت دو یاری لەسەر یەک یاریکە ریال مەدرید پێویستی بە گۆڕانکاری یا بێنانی بەرگریکارێکی باڵی ڕاست یاوە تا ئیدەر میلیتاو ڕابێنێتەوەی لە بەرگریکاری باڵی ڕاست تایاریکا و دواتر بەرپرسیارەتی دڵی بەرگریەکەی ببەخشێتە دەڤید ئالابا و ڕۆدیگێر و بەرگریکاری باڵی چەپ هەروەکو خۆی فێرلان مێندی بمێنێتوانێ پلانی یاریکردنی ریال مەدرید خۆتان نزانن لە ماوەی ڕابردووە 4-2-3-1 بووە یاخودەوە تا 4-4-2 بووە یاخودەوە تا یعنی 4-1-4-1 تەطبیق یعنی کۆمەڵی حاڵەتی دیکە تەطبیق کراوە ئەکرێ گۆڕانکاری ڕووبا ئەکرێ ئەم دوای وەستانی نێودەوڵەتی و بە تایبەتی ئەم دویاریە گۆڕانکاریی بچووک لە ریال مەدرید ڕووبا بەڵام لە ماوەی وەستانی یاریە نێودەوڵەتیەکانە پێداچوونەوەیکی گەورە بە ریال مەدریددا بکرێتەوانێ یاری میلان و ریال مەدرید یەکێکە لە یاریە گەورەکانی تۆپی پێ یەکێکە لە یاریە ناوازەکان ئەم شەو
فۆنسیکا دەیەوێت تایبەتمەندیەک بۆ میلان بنووسێتەوە. تاوان بارودۆخەکە زۆر قورسە، چونکە دۆخی ڕیال مەدریت ئەو دۆخە نییە کە مەجالیەوەی تیابێ میلان یعنی تموحێکی وای بەبردنەوە هەبێ، یاخود کەرەسەکانی میلان بایەوە بێت تموحیان بەبردنەوە هەبێت وە زروفی یاریەکەش لە نێو سانتیاگۆ بەرنابێ بە زروفە من ئاواتە خوازم لەوەی کە هەمانە یاری کە سەردەمی ڕۆناڵدینۆ و پاتۆ و ڕاول و ڕۆناڵدۆ بینیمان لە یاریگای بەرنابی و هەمان یاری بینینەوانێ ئەو چێژ و تایبەتمەندی لە یاری ڕیاڵ و میلانە هەبوو، بەڵام بۆ دۆخی ئێستەی میلان قورسە بتوانێت ئەو ڕکابەری ڕیاڵ مەدریت کە ئەگەرچی میلان پێویستیی زۆری بە ئەنجامێ یاریەکە یەکسانبوونیش بۆ میلان دەبێتە سەرکەوتن، چونکە خۆتان نەزانن میلان سێ یاری کردووە بە لیڤەرکوزن و لێڤەرپوڵ دۆڕاوە تەنها سەرکەوتنێکی نووسیوەتەوە، ئەمەش دۆخێکی قورسی بۆ میلان لە چامپیۆنز لیگا دروست کردووە. یاری ڕیاڵ و میلان یاریی مێژوویە و تایبەتمەندترین یاری چامپیۆنز لیگە بۆ کاریەوەی وەکوتم دوو پڕدەستکەوتوترین یانەی چامپیۆنز لیگ ڕوبەڕوو یەک دەبنەوە لە یاریگای سانتیاگۆ بەرنابێ، بەڵام یاریی زەحمەت و قورسە بۆ فۆنسیکا و میلان و ڕیاڵ مەدریدیش بەربژێرێکی سەرەکی لەوەی لە یاریە سەرکەوتن بەدەستبێنەوە. گۆڕانکارەکانی ڕیاڵ مەدریدیش من بڕوام وایە لە دوای وەستانی یارە نێودوڵەتەکان دەست پێ دەکات. دوو یاری دەمێنێت کە قسەی لە سەرکەم کە بە تایبەتی لیڤەرپوڵ و لیڤەرکوزن، بەڵام ئەگەر کۆمنتێک هاتبێت تایبەت بە ڕیاڵ مەدریت کاکە ژیوار سوپاس کاگە ئیمات کاک موحسین یاری ڕیاڵ و میلان خۆشە، بەڵێ یاریی خۆشە. کاگاوکارە لە من هاندەری مەدەیدەم باش شاگەرۆش بکەین بە بیان و بۆ ئۆفساید بڵین دەستکاری دەکرێت، ئەی چی بڵین بۆ ئەو هەموو گۆڵە زۆری کردووانە ئەوان تەنها بیان و بۆ بەرشلۆنە ئەم ساڵ جیاوازە. کاگاوکار من پێ دەڵم ئەسڵەنەوە بیانوو نیە، ئەوە هەر زۆر عیبێ و بیانوە بڵێ وەڵا بە ڤیدۆی ئۆفساید دەستنیشانەکرێ. بەڕاستی من شەرمەگەم کە یعنی شتێکی وا بڵێ یا شتێکی هەر شەرمیشەکەم لەوەی کە شتەی خوێنمەوانێ هۆشداری بەم لەوەی کە بڵێم ئەم شتە ئەسڵی نیە. کاکە ئێمە ئۆفسایدەکە بەرچاوی خۆمانەوە بینی، ینی حاڵەتەکە زۆر لە بەرچاومان ڕوونە، ئیتر بۆ خۆمان جێرکەین لەوی بڵێن وەڵا ئەمە وایە و ئەمە وایە. نام شتە بەخوا ئەسڵی نییە، من هەرگیز لەگەڵیانیم. کاک عەلی فارز ئەڵێ ڤاسکێز بۆ باڵی ڕاز نابێ، میلیتاو دەبێت لەو شوێنە یاریکا باشترێ ڕیبەرگری ڕیاڵ ئەمساڵ زۆر خراپە، گەر ئەنشلۆتی چارەسەر نەدۆزێتەوە ئەمساڵ ڕیاڵ بێنازناوە بێت، سەرنجێکی جوانە. کاگەرسەلان ئەڵێ بەڕای من دۆڕانەکەی مانچستەر و ئەستۆن ڤیلا لەبەر یاری ئەبتاڵ بوو تا باشتر ئامادە بن. ئەگەر نەهاتوانین نا هەموو یاریەک هەموو تیپێک بۆ سەرکەوتنی خۆی یاریەکە لەوە نییە قوربانی بێ بەم یاریە. کاکە سیامەندی هاندەری لیڤەرپوڵ ئەم شەوەرکمان قورسە کاک محەممەد ئێستا قسەیەکی لێ دەکەین. کاگرێباز ئەڵێ ئەم شەو ڕیاڵ هەوڵی گەڕانەوە دەدات بۆ سەرکەوتن، چاوەکان لەسەر ڤینیسیۆسە دوای کێشەی باڵۆندۆرا بە پێشکەشتنی ئاستێکی بەرز ئەم شەو وەڵام دەداتەوە. ئەم شەویش وەڵام باتەوانێ هێشتا هەر بەردەوامە شتەکە مێنێتەوە نیە. کاگنەویل سەرنجێکی جوانی هەیە، بەڵام تۆزە قورسە تۆ بتانی بەو دیوە تەحلیل ینی بتانی شیکاری بکە. ئەڵێ پێشبینی چی یەکەی بۆ ئاسی ڤینی لە یارەکە؟ پێدوانیە بە پێچوانەی ڤینیەوە مۆباپێ ئەگەشێتەوانێت لەبەر ئەوەی ئیتر مرتاحە بۆی ڤینی لەسەر و ئەوەوە نییە لە ڕووی باڵندۆرەوانێ. وەڵاهی تۆزێ شتەکە نامەنتەقیە و سەرنجەکەش منتەقیە، یعنی بەجددی تێبینیەکی جوانە، بەڵام لەوەی بتوانم وەڵامت دەمانێ وڵی کاک نەبی ناتوانم وەڵامیەوە بدەمەوە وەکو خۆی. مامەسا داوت ئەڵێ ئەنچلۆتی هەرچی پێ بوو هەڵێریشتی نییە و تازەی پێ نییە، منیش پێت ئەڵێم چاوەڕێکە. ئەنچلۆتی هەروە بەدبەخت و بێشانسە. ئەو کاتی لە ئێڤەرتۆن بوو کە ڕیاڵ مەدریت هاوگرێوەستی لەگەڵ کرد، هەمووان گاڵتەیان پێدەکریان و بە هەمەی چی پێ نەماوە بۆ کوێ ناوێنە خۆی ڕیاڵ مەدریت ماڵی کاول بۆ بەدەست زیدانەوانێ ئاوای لیاو لە ئەبتاڵ و لە خولا ئێستا دانیشێ بەم جۆرەی لێبێتەوانێ، بەڵام هات بە بێوەی گرێبەستیشکە یاریزانیشی لێڕۆی ڕامۆس و ڤارانیشی لێڕۆی هیچ کێشەیەکیشی نەبوو، هات ئەو چامپیۆنز لیگە تایبەتەی برد کە لەسەر پاریس سەن ژێرمان و مانچستەر سیتی و لێڤەرپوڵ نازناوەکەی دەستەبەر کردووە بە چێڵسی شوانێ سەرکەوتنی بەسەر هەمویان داهێنا
و ساڵی دوایەوە جامی شای بردە و ساڵە لیگەی بردەوانێ ئەم ساڵاتەوە چامپیۆنز لیگ و لیگەی بردەوانێ بەیتر شانسەکەی بەو جۆرەیە هەموو کات ئەم قسەی دەوترێتەوانێ و ئەویش وەڵامەداتویتر لە کومانگی 4 و 5 لەبەرەوەی ئەوان وەسفێن شڵۆتیەکە نێمە بەخوا فریان ناکەین بەشی ئەمە نامێنێتەوە. کاک شێخ ڕێباز دەڵێ هەر کەس گلەیی لە کارلۆ هەیە با سیری یاریەک بکات لەو 3 ساڵە چەند یاریزانی بۆ کردراوە، چەند یاریزان کاریگەری تووشی پێکانی درێژخەیان بوون، چەند یاریزانی ڕۆشتۆ چەند نازناوی بەدەست هێناوە ئەنجا با گلەیی بکات لە کارلۆ. ئەکترەوە وەڵامی کاک ڕێباز بۆ وتان با من نیکەمەوە دەست خۆش کاک شێخ. کاک هیوا ڕایەنەری زیرەک بە چ جیا دەکرێتەوە لاڕێنیت نمونە تەمەن دەور دەبێ یان نازۆری کردیان سەرەتای تەمەنی بیانان شتێک لە دەرەوەکو دراست لەسەری بخوێنیانی شانس و نێوچوانە. خۆی ئێمە لە قەزێ شانس و نێوچوانە کاگی وا کەوتونێتە دوو بەرەوانێ. ئێمە یۆهان کرۆیف کە قوتابخانەیەکی گەورەی تۆپی پێیە کە یەکێکە لە مەدرسە گەورەکانی تۆپی پێ و لە سەردەمی نوێی تۆپی پیاوە و بیرۆکانی کە یۆهان کرۆیفەوەی بۆ ئێستاش تۆپی پێ وەکو سیستمێک لەسەر بەڕێوە دەچێت باز لەوە دەکات شانس بوونی نییە لە تۆپی پێ بە پێچەوانەوە زۆرێکی دیکە بڕوان وایە کە شانس بەشێکە لە تۆپی پێ. یعنی ئێمە لەم بینین جاری وایە قسەکەی کرۆیف ڕاست دەرەچێت، جاری وایە قسەی پێچەوانەکانی کرۆیف ڕاست دەرەچێت. ئێمە هەڵسەنگاندن کەی دەکەین؟ هەڵسەنگاندن پاش وەرزێکی دوور و درێژێکین، پاشەوەی تۆ ساڵێک بەسەرم تیپەیە تێپەڕێ و ڕانەرێک تیپێکی تۆکمەی وەرگێت ئێمە توانین و کاتە هەڵسەنگاندنی ڕانەرکەین. لە سەرەتاوە بە ئینستایشی ڕانەرەکەین نا ئەمە دۆخێکی قورسە. یعنی من نمونەی چیت بۆ دێنمەوە، نمونەی شەژمانگەکەی دیماتیۆت بۆ دێنمەوە. ئەو شەژمانگەی دیماتیۆ کە هاو پاژەوەی یاری ناو سان پاولۆیان بە ناپۆلی دۆڕان و هات ڤیلاشبواش دوور خرایەوە دیماتیۆ بوو بە ڕانەری یعنی خۆ ڕاندەری چێلسیتی تو چاکەزانی هات بووت بە ڕانەری چێلسی و هات هەموو بربەستیانە گەورەکانی تێپەڕان بە بەرشەلۆنەی گواردیۆلاوە کە تۆقێنەر بوو سەر ڕاوی کارتێکی سووریا لە خولەکی بیستەوە لە یاریگای کامن و سەر ڕاوی دوو گۆڵ لێت و مەرگە بەڵام ئەم تیپە بێیوانە بوو دووش لە کامنواتە دەروانێ و گەشت یاری کۆتایی یاری کۆتاییشی یعنی بە قورسترین شێوە بردەوە کە لە ناو ئەلیانزەرینا لەسەر حسابی بایر مونیخ نازناوەکەی بردەوە. ئەمام شەژمانگەمان لەگەڵ دیماتیۆ بینی و دەستکەوتێکی زۆر گەورە و مێژوویەنە کە مەحاڵە دووبارەکردنەوەی. ئەبێ بەم شەژمانگە بڵێن دیماتیۆ باشترین ڕانەری جیانە؟ نە. ئێمە پێویستمان بە وەرگرتنی ئەزمموی ئەو ڕانەرەیە. بۆیە ئەو هەڵسەنگاندانەی تۆ ئەتێ بە ڕانەر بیکەی. ئێستا بۆ نمونە تاقیکردنەوەی شڵۆتی تاقی کراوەتەوانێ. گواردیۆلا لە تاقیکردنەوەکە ئەنجامی خۆی یاوە، وەڵامی چەند پرسیاری یاوەتەوە ئەو خۆت و ویژدانی خۆتە. لە واقعەیە گواردیۆلا یەکێکە لە ڕانەرە گەورەکانی تۆپی پێ، لە واقعەیە کڵۆب یەکێکە لە ڕانەرە گەورەکانی تۆپی پێ، لە واقعەیە فلێک هەنگاوە نێ بۆی کە یەکێک بێ لە ڕانەرە باشەکانی تۆپی پێ. ئەمانە باسیم سەردەمە بۆ بکەم. لە واقعەیە ئەنشلۆتی یەکێکە لە هەرە ڕاهێنەرە گەورەکانی تۆپی پێ. یعنی چەندین ڕانەرمانەیە کە وەڵامی ئەم تاقیکردنەوەیان ناوەتەوە، بەس تۆ ئێستا بتێوە مەڵسەنگاندنە بکەی دۆخێکی زۆر قورسەوێ کاگیوە. کاک ڕێبەن دەڵێ ئەم شەو ڕیاڵمەدی ئەرکی قورسیان ئاسانە. وەڵی بۆ میلانەی ئەم ساڵ بە بڕای من ڕیاڵمەدی دەرکی ئاسانە ئەرکی قورس نییە، بەڵامی تر تۆزێ میارە گەورانە کۆمەڵە تایبەتمەندی خۆی وەرەگرێ. کاک مزەفەر دەستی تۆش خۆش. کاک زیم ئەڵێ هاندەری ڕیاڵمەدی بەڵام سیقم بە ڤاسکێز نییە بڕوا بکە دووبارە ئەوروپا شۆک دەکاتەوە. کاک شیروان ئەڵێ ڕیاڵمەدید بەو جۆرە دەکات. کۆرتوام شۆیاری دەکات. کۆرتوا دەڵێت ڕایەنانەکانی دەست پێ کردووەتەوانێ بەڵام لە 100% یاریکردن لەوەی کە لە یاری ئەمشەوە یاری دەکات ناهیجارێ هیچ دڵنیاییەک نەدراوە. دەچمە سەر لێڤەرپوڵ و لیڤەرکوزن لە پاڵەوانەتی چامپیۆنز لیگ دوو تیپی هاوشێوەی یەک یاریکردن و ئەمێ ئاماژە بۆ بکەم. ئێمە لەبەردەم دوو تیپان کە شێوازی یاریکردن ینی یەک شێوازی یاریکردن. ڕاستە ئەلۆنسۆ 3-4-3 جێبەجێ دەکات، ڕاستە ئەلۆنسۆ 4-3-3 جێبەجێ دەکات کە بەپێی یاریەکان، ڕاستە ئەلۆنسۆ 4-2-3-1 جێبەجێ کرد، ینی کۆمەڵێ پلانی تێکەڵی جێبەجێ کردووە ئەلۆنسۆ کە یەکێکە لەو ڕانەرانەی کە زۆرێک سەرسامیان بۆ چابی ئەلۆنسۆ هەیە لەوەی کە چۆن ڕوبەڕووی تیپەکان دەبێتەوانێ و
تایبەتمەندی تا تایبەتمەندی منەوەی دیقەتم ما بێ ئەلۆنسۆ زیاتر لە یاریەکانی دەرەوەی یاریگای خۆی پلانی 3-4-2-1 تەطبیق دەکات و ئەتیمادێکی زۆر بە باڵەکانی بەرگری وەکو باڵی هێرشبەری ئیسفادەیان لێ دەکات بەڵام لە شێوازی وەرگرتنەوەی تۆپە ئەلۆنسۆ پرێسینگێکی بەردەوامەکە ناڵێن جیگن پرێسەوەیە کە لیڤەرپۆڵیکە نە بەڵام پرێسینگێکی تەواوەکە لەوەی کە بتوانێت بە زووی تۆپ وەرگێتەوانێ و لە پلانی بەرگریکردنە ئەلۆنسۆ ئەزمونێکی یاریکردنی باشیە لەوەی کە بە حکمی ئیرتیکازی و یاریزانی ژمارە شەشی دەزانێت چۆن پلانی بەرگری ڕێک دەخات بەڵام ئێمام شۆ لەبەردەم تاقیکردنەوەی لەبەردەم تاقیکردنەوەیکی ڕاستەقینەی ئارنێ سلۆتین بەچی تاقیکردنەوەیکی ڕاستەقینەی ئارنێ سلۆت بەو پێوەرەی ئەلۆنسۆ یەکێکە لە ڕاهێنەرە تاکتیکیەکان کە مجازەفە بە تیپەکەیەوە ناکە یاری واقعیەکە ئەو کاتەی بێوێ گۆڵ کا هێر شەبە ما باقیتریەتەوە دۆخی ئاسایی ئەلۆنسۆ لەو ڕاهێنەرانە نییە کاتێک سێو هیچە هەوڵ بدا بۆ گۆڵی چوار و هیچ نە ئەو ڕاهێنەرانە نییە کە پاش سێویچ نیگەران بێ لەوەی تۆپێکی چواروی جەفەوتێ نە ئەلۆنسۆ یاریکی واقعی دەکات و دەوێت بە ئەنجامەوە لە یاریەکە بێتە دەرەوە یعنی ئامادەیە پاشەکشە لەو پلانی یاریکردنەی خۆی بکە لە پێناوەیەم یاریە بە سوودی ئەو کۆتایی بێت تربار جۆرەوێ بۆیە ئەم تاقیکردنەوەی تایبەتمەندە بۆ ئارنێ سلۆت و شێوازی یاریکردنی و پلانی چواردووسیەکەکەی خۆی لەوەی کە ئایا بەرامبەر هێرشە هەڵگەڕاوەکانی لیڤەرکوزن یاخود بەرامبەر ئەو کۆنتترۆلی تۆپەی کە لیڤەرکوزن دەیکات لە ڕووی دابشکردنی تۆپ لە ناوەند و بەرگری کارەکانەوە چونکە لیڤەرکوزن ئیستیحوازی لە نیواریگای تیپی بەرامبەردا کەم دەبێتەوە تۆپەکانی کە زیاتر لە ناوەندە و بارودۆخەکان وەردەگرێت و گۆڕینی بۆ لاکان کە لە ڕێی لاکانەوە چ گریماڵدۆ بووە بۆ بتوان تۆپەکانە ڕاستە بکەنەوە لەبەروی تایبەتمەندی لیڤەرکوزن لەوەدایە کۆمەڵی لێدەری باشی لە دەرەوەی ناوچەی سزا هەیە بە تایبەتی شاکا و ئەندریک کە هەردووچیان خاوەنی لێدانە بێزەکان لە دەروی ناوچەی سزا وەجگە لەوە باڵێکی بێزیانە وەجگە لەوە پلەیمەیکەرێکی بێزی وەکو فلۆریان فێرتسیان هەیە وەجگە لەوە هێرشبەرێکی وەکو بۆنیفە یعنی سێریکە لە لیڤەرکوزن بۆیە ئەلۆنسۆ بۆ واقعەیە یاریەکە کەو کاتی پێویستی بە گۆڵ بێ هەوڵی تۆمارکردنی گۆڵایە ما باقیتر یاریکی واقعیەکە لە تۆپی پێ بە پێچەوانەوە لیڤەرپۆڵ ئەو تیپەیە کە هەر لە سەرەتاوە هەوڵی گورزوەشانی خۆیەکە لە هەر لە سەرەتا هەوڵی تۆمارکردنی گۆڵ دەدا بەڵێ لیڤەرپۆڵ لە کۆتاییەکانی جێمی دووەمان شێواز یاریکردنی ئارنێ سلۆت بەو جۆرەیە لە دوایەوەی کە ئەنجامی بەدڵ بوو یا بۆ نمونە واقعی ئەنجام لە دوای خولێکی 75 بەڵێ واقعی بۆ ئەنجامی یاریەکە یاریەکە بەڵام وەکو ئەلۆنسۆ ناتوە ڕێپێدراویش نییە وەکو ئەلۆنسۆ یاریکە چونکە لیڤەرپۆڵ لەم یاریە دەبێت زیاتر چاوی لە سەرکەوتن بێ سپۆرتینگ لیشبۆنە و مانچستەر سیتیش یەکێکە لە یاریە تایبەتمەندەکانی ئەمشەو ڕۆبن ئامۆریم دەڵێت ڕۆبەڕووی باشترین ڕانەری گیان و باشترین تیپی گیانە بمەوە ڕاستەوخۆ ئەم لێدوانەی لەلایەن هەندەرانی مانچستەر یونایتێد و نیگەرانی لێکەوتوانێ بەڵام ئەمۆریم پێی وتنوتی من ئەمەم وەکو ڕانەری سپۆرتینگ لیشبۆنە وتووە و هیوادارم دوامین یاریم لە چامپیۆنز لیگ بۆ سپۆرتینگ لیشبۆنە سەرکەوتن بێت دوایەوەی هاتمە مانچستەر یونایتێد ئەو کاتە قسەیەکی ترە شکاری وەرشی بە کۆتات خۆتان